ناکۆکی کەوتۆتە نێوان بانکی TBI و حکوومەتی هەرێم. حکوومەتی هەرێم TBI لە هەژماری من دەرکرد و چیتر بانکەکان ناتوانێت بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم جێبەجێ بکات. بەپێی زانیاریەکان بانکی بازرگانی عێراقی لە پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم کشاوەتەوە. لە چەندین مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێم داتای سەر و 40,000 موچەخۆری ڕەوانەی بانکی بازرگانی عێراقی ناسراو بە TBI کرد بۆ بە بانکیکردنی موچەکانیان. بەڵام تا ئێستا هیچ موچەخۆرێک هەژماری بۆ دروست نەکراوە و پرۆسەکە ڕاگیراوە. حکوومەتی هەرێمیش سکاڵا لەسەر بانکەکە تۆمار دەکات. جێگری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە فەرمی سکاڵایان لەسەر بانکی بازرگانی عێراق TBI لە بانکی ناوەندی و وەزارەتی دارایی لە بەغدا تۆمار کردووە. ئەوەش بەهۆی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنێک کە پێشتر واژۆ کراوە. عزیز ئەحمەد جێگری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە X نووسیویەتی: ئێمە زۆر نیگەرانین لە دواکەوتنی بانکی بازرگانی عێراق لە دانانی ئامێری ATMی نوێ لە هەرێمی کوردستان کە ساڵێک لەمەوبەر بەڵێنیدا. ئاماژەی بەوەش کرد بانکی TBI بەڵێنیدا بوو کە 100 ئامێری ATMی نوێ دابنێت لە هەرێم، بەڵام هیچی نەکردووە. هەر بۆیە حکوومەتی هەرێم بانکی TBI لە پرۆسەی هەژماری من دەرکرد و بانکەکە ناتوانێت پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم جێبەجێ بکات.